سەرکەوتنی پرۆسەی ڕیفراندۆم لە باشووری کوردستان و ناوچە دابڕێنراوەکان بەشداری گەرم و گوڕی هاوڵاتیان لە پرۆسەکەدا سەرنجی وڵاتانی نێودەوڵەتی بە تایبەت ئەو تیمە بیانیانەی بەلای خۆیدا ڕاکێشاوە کە بۆ چاودێریکردنی پرۆسەکە هاتوونە تا هەرێمی کوردستان. بەشداریکردنی برنارد کۆشنەر وەزیری پێشووی دەرەوەی فەڕەنسا لە پرۆسەکەدا یەکێک بوو لە دیمەنە دیارەکانی ڕێفراندۆمەکەی باشووری کوردستان و لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیشدا بە بۆنەی سەرکەوتنی پرۆسەکە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان کرد. سەرەتا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم بە بۆنەی سەرکەوتنی پرۆسەکەوە. دوێنێ ڕۆژێکی مێژووی گەورە بوو بۆ کورد. ئەوەی کورد بناسێت دەزانێت هەمیشە جەنگاون لە پێناو سربەخۆیی. بە هەمووانیشم وتووە پرۆسەکە زۆر سەرکەوتوو بوو. کورد ساڵانێکە داوای سربەخۆیی دەکات و هەموو بەڵگەکان بوونیان هەیە. ماوەی سەدەیەکە ئێمە و کۆمەڵگەی نێودەوڵەتی لە پەیماننامەی سیڤەر بەڵێنمان بە کووردا مافی سربەخۆییان بدەینێ، بەڵام بەڵێنەکەمان جێبەجێ نەکرد. سەردانی زۆرێک لە بنکەکانمان کردووە. پرۆسەکە زۆر بە ڕێکوپێکی ڕۆیشت و پرۆسەیەکی سەرکەوتوو بوو. هاوڵاتیان زۆر نەدەوەستان لە ڕیزەکاندا. سەرڕێوی چەندێبینێکی بچووکمان هەبوو بەڵام شایانی باسکردن نین. بۆیە دەتوانم بڵم لە ئەنجامدا پرۆسەیەکی سەرکەوتوو بەڕێوەچوو. هاتنی وەفدی پەرلەمانتارانی بەریتانیاش بۆ چاودێریکردنی پرۆسەی بەڕێوەچوونی ڕیفراندۆم لە باشووری کوردستان و ناوچە دابڕێنراوەکان بەشێکی تر بوو لە گرنگی پێدانی وڵاتانی نێودەوڵەتی بە پرۆسەکە. لە دوای بەسەرکردنەوەی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە سلێمانی و بینینی ئەو دیمەنە ئازاربەخش و تراژیدیانەی کە بەسەرگەلی کووردا هاتووە ڕانگەیان دڵخۆشن بە سەرکەوتنی پرۆسەکە و بەریتانیا ڕێز لە ماف و خواستەکانی گەلی کورد دەگرێت. خۆشحاڵ و گەشتبین بووین بە تایبەتی لە کاتی بەڕێوەچینی پرۆسەی ڕیفراندۆم کە لێرەین. لە هەولێر و کەرکووک و سلێمانی و چەند شوێنێکی تر چاودێری پرۆسەکەمان کردووە. ئێمە پێمان وایە پرۆسەیەکی سەرکەوتوو بوو. پشتیوانی مافەڕەواکانی کورد دەکەین بۆ دۆزینەوەی چارەسەرێکی دیموکراسیانە. گفتوگوی نێوان هەرێم و بەغداد بە پێویست دەزانین. ئێمە باوەڕمان وایە هەرچێک ڕووبدات بەردەوام دەبین لە کارکردن لەگەڵ گەلی کوردی هاوپەیمانمان. چاودێریکردنی پرۆسەکە لەلایەن وەفد و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پێگە و قورسایی زیاتری با ڕیفراندۆمەکەی باشووری کوردستان داوە. لەگەڵەوەشدا کاریگەری گەورەی دەبێت لا گەیاندنی دەنگی کورد بە ناوەندە نێودەوڵەتیەکانی جیهان. بوونیەمان لێرە لە ڕۆژی ڕیفراندۆما وەکو چاودێر و ئەمانە لە کاتێکا کە ئەندامی پەرلەمانن خۆی لە خۆیدا پشتگیریەک و پشتیوانی تەواوە و بە دڵنیاییەوەمان کە ئەگەڕێنەوە راپۆرتی خۆیان ئەدەن بە پەرلەمان و بە هەمان شێوە فشارە خەنە سەر حکوومەتی خۆیان لۆبی ئەکەن لەوێ بۆ ئەوەی پاڵپشتەیەکی زیاتر بۆ هەرێمی کوردستان پەیدا بکەن. ئەمڕۆ ڕۆژێکی تازەیە بۆ ژیانی سیاسی ئێمە و ئەم وەفدانەش کە دێن بە چاوێکی تر تەماشای بارودۆخی کوردستانەکان و بە ڕێزیشەوە سەیری ئەو مێژووە پڕ لە مەرگەساتەی خەڵکی کوردستانەکەن. بۆیە زۆر گرنگە کە ئێمە لەمە دووە هەوڵ بدەین کە دەرگاکانمان واڵاتر بکەینەوە. جیا لە هاتنی کەسایەتیە دیارەکانی وڵاتانی جیهان و دەیان وەفدی بیانی لە سەرهەستێکی باڵا زیاتر لە 136 ڕێکخراوی نێودەوڵەتی چاودێری بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستانیان کردووە. لە دوای سەرکەوتنی پرۆسەی ڕیفراندۆم کورد کارتێکی بەهێزتری پێیە بۆ بەدێنانی مافی سربەخۆیی. ڕەنگە ئەمەش کاریگەری گەورەی هەبێت لە گۆڕینی هەڵوێستی وڵاتانی نێودەوڵەتی سەبارەت بە دانان بە مافی کورد لە ناوچەکەدا. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.